سڵاو لە هەموو هاوڕێیانی بەخێوکەری باڵندە لە هەر کوێگەن چای هەمووتان ماچەکەم. بەڕێزان بابەتی ئەمڕۆمان لەسەر پشووی باڵندەیە بە هەموو جۆرەکانیەوە. مانای ئەوەی ئێمە کە باسی پشوو ئەەکەین پێویست ناکا بڵین ئەمە مەبەستمان لە کۆکتێلە یا غەندورە یاخود کەناریە یاخود زێبرایە یاخود باڵندەی شێویە یاخود هەر جۆرێکیکەی باڵندەیە. ئەمە هەموو جۆرە باڵندەکان ئەگرێتەوە و من چاوی هەموو بەڕێزانە ماچەکەم کە سڵاو ئەنێرن من ڕێزمەیە بۆیان. هیواداریشم و لە سەرەتای بابەتەکە باسمان کرد ئێمە بتوانین لە چارچێوەی بابەتی پشوو نەچینە دەرەوە سوپاسانەکەین یا لە چوارچێوەی ئەوەی کە باسی ئەەکەین بۆی بابەتەکەمان زۆر دوور و درێژ نەبێت. سڵاو لە کاکاروانیش بەڕێزان. پشووی قۆناغی پشوو چییە و مەبەستمان لە چییە؟ تەمان پێشەوەی ئێمە باسی قۆناغی پشوو بکەین ئەبێ باسی قۆناغی جوودبوون بکەین، یعنی جوودبوون بەبوونی بێچوو لە هێلانەیە لەگەڵ قۆناغی توولەک کە هەمومان ئەزانین لە قۆناغی جوودبوونە باڵندە پێویستی بە زۆرترین یاخود درێژترین کات هەیە کە ڕۆژانە ڕووناچی لەسەر بێت. مانای ئەوەیە بەلایەنی کەمەوە ئەبێ 15 بۆ 16 سەعات باڵندە بەخەبەر بێت بۆ ئەوەی دان با بە بێچۆکانی چاوی هەموو تاماچەکەم خۆشەویستان بۆ ئەوەی خواردن با بە بێچۆکانی بڵین واتە تاسە سەعات 11 شەو ڕووناچی لەسرە، بەیانیانیش زوو لە سەعات 5:30-6ەوە دنیا ڕووناگە بێتەوە یاخود ڕووناچی سروشتی بۆ دانین کە ئەمە هەمومان ئەزانین قۆناغی جوودبوون و بوونی بێچوو چ هێزێک لە باڵندە بڵین پێویستی بە چ ماندووبوونێگە یا بە چ وزەیەگەیە کە بیبەخشێت. دوای قۆناغی جوودبن چ قۆناغێگێت؟ قۆناغی توولەگێت. قۆناغی توولەک ئەمیش یەکێکە لەو قۆناغە قورسانەی کە باڵندە پیایە ئەڕوات کە ئەویش بریتیە لە تازەبوونەوەی زیاد لە 3500 پەڕ لە لەشی ئەم باڵندەیە کە ئەبێ ئەم پەڕانە فڕێبات و پەڕی تازە دروست بکاتەوە کە ئەمەش پێویستیەکی بە وزە و توانایەکی زۆرە کە ئەم باڵندەیە ئەیبەخشێت. لە هەمان کاتە باڵندە بەگشتی لە قۆناغی توولەکە زۆرترین ڕۆژ بەخەبەرە بۆی زۆرترین خواردن خوا، زۆرترین جوڵە بکە، زۆرترین بڵین فڕینی هەبێت بۆ ئەوەی بتوانێت ماسوولکەکانی بەهێزکە، بۆ ئەوەی بتوانێت ئێسقانی بەهێز بێ، بۆ ئەوەی بتوانێت پەڕەکانی بە جوانی و بە بریقەیار و بە تەندروست بێت. قۆناغی پشوو کە لە دوای ئەم دوو قۆناغە قورسەیەت کە باڵندە تایە بڵین زۆرترین کاتژمێر تایە بەخەبەر بووە یاخود مەسەڵەن بڵین نەنووسووە، پێویستی بەوە هەیە لە قۆناغی پشووە کە ئەبێت بەلایانی کەمەوە چۆن قۆناغی جوودبوون 3 بۆ 4 مانگە و قۆناغی توولەک بە هەمان شێوە قۆناغی پشوو پێویستی بەوەیە باڵندە بەلایانی کەمەوە 2 بۆ 3 مانگ کە زۆرترین کاتژمێر زۆرترین کات بنوێت. زۆرترین کات ئەوەشمان بیر نەچێت لە قۆناغی جوودبوون و لە قۆناغی بەڕێزان ئەگەر بکرێت پرسیار نەکرێت لەبەرەوەی دوایی نایبینمەوە پرسیارانی کە لە پێشەوە کرێت تا بابەتەکە تەواوەکەین سوپاسدانەکەم. ئێمە وەکوتمان لە قۆناغی جوودبوونە باڵندە هەموو کۆئەندامەکانی ناوەوەی زۆرترین کات و زۆرترین وزەی ئەوەیە کە بەکارێنێت چ کۆئەندامی هەرزەکە ئەبێ خۆراکێکی زۆر بخوا بۆی بیا بە بێچۆکانی مێ بیخوا بۆی هێلکە بە تەواوەتی لەناو هێلکەدانیا دروست بکە، نێر خواردنی باش بخوات بۆ ئەوەی بتوانێت تەلقیح بکە، دوایەوە بێچوو بەخێو بکە. دوایەوە کە قۆناغی توولەگێ بە هەمان شێوە باڵندە کۆئەندامی هەرسی پێویستی بە زۆرترین خواردنە بۆی بتوانێت ئەو 3500 زیاتر لە 3500 پەڕە بە شێوەیەکی جوان و تەندروست و پێویست گەشە پێ بکات و بێت. لەبەر ئەوە لە قۆناغی پشووە ئەبێ ئێمە کۆئەندامی هەرس زائیدەن مێشک بەگشتی لەشی هەمووی ئێمە پشووی پێبین، وای لێ بکەین ئەم باڵندەیە ڕۆژانە خواردنێکی سادە بخوات، خواردنێک کە ڤیتامینات و پرۆتین و
کاربۆیدرات و ترشەکانی تفتەکانی زۆزۆتیانە بێت بۆ ئەوەی بتوانێت شەو وەکو پێویست بنوێت. ئەمە زۆ گرنگە کە لە کاتی پشووە وتمان 2 مانگ بۆ 3 مانگ ئەم باڵندەی ئێمە پشووی پێبین بۆی بتوانێت بە نووسن بە خواردنی کە قورس نەبێت ئەم باڵندێ بیخوات بتوانێت ئەم توانایە ئەو وزەی کە بەخشیوێتی لەو 2 قۆناغی پێشووترا بۆ ئەوانەی کە دایک و باوکەن و بۆ ئەوانەی بێچوون کە ئێشتا تەمەنیان نەگەیشتوتە 3 مانگ و 4 مانگ و 5 مانگ کە لەشیان بە هەموو زەوتوانەوەی خۆیان بەخشیە بە دروستکردنەوەی ئەو پەڕانە لە قۆناغی پشووە کە بەلایانی کەمەوە 3 مانگ 2 مانگ بۆ 3 مانگ نابێت کەمتر بێت بۆ ئەوەی ئەم باڵندەیە بتوانێت ئەو تواناوزەیە وەکو پێویست لە ناوەوە بجێڕێتەوە. ئەم تواناوزەیە بەڕێزان بە ڕۆژ و 2 ڕۆژ ناگەڕێتەوە، بە هەفتە و 2 هەفتە ناگەڕێتەوە، بە مانگێک ناگەڕێتەوە. یعنی ئەگەم ئێمە من ماوەی 6 مانگە خەریکم خۆم زەعیفەکەم ئەنجا توانیمە 15-16 کیلۆ دابەزێنم کە ئەتوانم بڵێم ڕێژیمێکی زۆ چڕوپڕیشم کردووە. مرۆڤیش بە هەمان شێوەیە، باڵندەش بە هەمان شێوەیە. لەبەر ئەوە ئێمە هەڵەیەکی زۆ گەورە ئەەکەین ئەوانەی کەوا ئەزانن لە مانگی 5 یا 6ەوە باڵندەکانیان جیا کردوەوە توولەکیان پێ کردووە، ئیتر لە دوای لە مانگی 8ەوە واتی ئەگادیا لە مانگی 7 توولەکیان تەواو بووە هاتووە فێنکەرەوەی بۆ داناون، پلەی گەرمایی بۆ دابین کردوون، خواردنی بۆ دابین کردوون، وا ئەزانێت کە ئەمە ئیتر ئەم باڵندانە ئەمە قۆناغی لە دوای قۆناغی توولەک ئەتوانێت جووتی بکە. بەڕێزان ئەمەی ئێمە باسی ئەەکەین ئێمە باسی ئەەکەین یعنی لە 100% سوودی بۆ بەخێوکەرەکەیە زایدەن بۆ باڵندەکەش. چونکە ئەگەر تۆ لە دوای قۆناغی توولەک ئیتر هەفتەیەکە 2 هەفتەیەک و خۆت تێگەیشتی یا 3 هەفتەی ئامانیەکە وا تێ بگەی بڵێ من باڵندەکانم پشوم پیاون لە کاتێکا پشوو مانای چییە؟ پشوو ئەبێ کاتێ باڵندە پشوو ئەیات. یعنی با ئەمە زۆر بە باشی بە ڕێزان تێ بگەین پشوو مانای ئەوەیە ڕۆژانە بەلایانی کەمەوە باڵندە 15 بۆ 16 سەعات بنوێت. ئەمە کە پەیوەندی بە ڕووناچیەوە هەیە 15 بۆ 16 سەعات بۆ ماوەی 2 بۆ 3 مانگ کە ڕۆژانە بنوێت. طبعا ئەمە بە شێوەیەکی تەدریجی، ینی لە 13 سەعات لە 12 سەعات بۆ 12 بۆ 13 بۆ 13 یا چارەک یا 5 دقە ئەگەر بە شێوەیەکی سروشتی ئەمە باسیکەین وەکو لە دەرەوە باڵندە ڕۆژانە 5 دقە یا دقە ڕۆژی بۆ کورتەکەین، ینی ڕووناچی بۆ کورتەکەینەوە زایدەن لە 100% ئەبێ پلەی گەرما دابەزێت. یعنی پلەی گەرما وردە هەتاوەکو زائید 4 بڕوات، یعنی 4 پلە بڵین 4 پلەی سەدی، 5 پلەی سەدی، 6 پلەی سەدی لە 10 پلەی سەدی زیاتر نەبێت. ئەمە مانای پشووە. زائیدەن یعنی ئێمە 3 شتێک هەمیشە باسی ئەەکەین. زائیدەن خۆراک لە قۆناغی پشووە باڵندە ئەبێت تێکەڵەکەی خۆی بیرێتێک کە بە درێژایی ساڵی یاوتە تێ، ینی تێکەڵەی تۆوەکان. زائیدەن هەفتانە ئەتوانی 2 ڕۆژ مڵتیڤیتامینی بیتێ، 2 ڕۆژ مڵتیڤیتامینی بیتێ. بۆچی؟ بۆ ئەوەی کە لەشی لاواز نەبێت، بۆی بتوانێت بەرگری پیا بکات. بەڵام سریلاکێک کە پرۆتین و چەوری زۆر نەبێت، یاخود بە تایبەتی پرۆتینی زۆر نەبێت، ئەتوانی ئەویش بە درێژایی قۆناغی پشووی بە باڵندەکانت. ئەمە قۆناغی پشووە. مانای وایە قۆناغی پشوو پێویستی بەوەیە باڵندە خواردنیەک لە تێکەڵەکەی خۆی زائیدەن سریلاکێک کە بیاتێ، زائیدەن هەفتانەش 2 جار مڵتیڤیتامی باتێ. ئەمە وەکو خۆراک. ئەنجا بە ڕووناچی ئەبێ ڕۆژانە باڵندە 8 سەعات بۆ 9 سەعات زیاتر ڕووناچی لەسەر نەبێت بۆ ئەوەی ئەم باڵندەیە زۆرترین کاتژمێر بنوێت. سێمینیان پلەی گەرمایە. ئەبێ وردە ئێمە پلەی گەرما دابەزێنین تا ئەگاتە 10 پلە بەرەو خواردتر. ئیتر ئەمە بەخێوکەر خۆی قەناعەتی خۆیەت، ینی چۆن خۆی قەناعەتی پێێتی، بەڵام لە 10 پلە زیاتر نەبێت بۆ ئەوەی مێشکی ئەم باڵندەیە بە شێوەیەکی تەندروست بڵین ئیعاز بات، یاخود بە هەموو ئەندامەکانی ناوەوەی جەستەی لەش بڵێ ئێستا ئێمە لە قۆناغی پشوین، ئێوە بێ پشوبن زۆرترین کات بنون. زۆرترین کات پێویستان بەوە هەیە کە ئەندامی هەرز پێویستی بە پشووە، لەش پێویستی بە پشووە.
دوای ئەوە ئەتوانی تۆ بیر لە قۆناغی ئامادەکردن بکەیتەوە کە 2 هەفتە بۆ 4 هەفتەیە. یعنی ئێماڵین دوای قۆناغی پشوو ئەنجا قۆناغی ئامادەکردنیەت کە پێش قۆناغی جووتکردنە. ئێمە بەڕاستی بەداخێکی زۆرەوە قسەی لەوانەیە زۆرێک لە هاوڕێیان پێیان ناخۆشە، بەڵام ئەڵێ دۆستەوەی ئەم گرێنێ و دوژمنەوەی پێم پێەکەنێ. من بەش بە حاڵی خۆم و بەخێوکەرێکی باڵندە بەڕاستی و بە زۆر بەجددی هەموو ئاوەتوی هیوام ئەوەیە بەخێوکردنی باڵندە لە کوردستانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە بچێت. ئێمە بەڕاست کە چینە پەیجە ئەجنەبیەکانەوە ئیتر پەیوەندی بە هەر جۆرە باڵندەیەکەوە بێ، ئیتر تەیری باڵندەی چێویە، باڵندەی زێبرایە، باڵندەی کۆکتێلە، غەندورە، سەی دەکەین ئەم هەموو کوردەی تایە، ئەم هەموو بەڕێزەی تایە، ئەم هەموو بەڕێزە ڕۆژانە ڕیکلام بۆ ئەمە ئەکەن و بۆ ئەکەن بۆ تەیری یعنی 100 بێچووی گرتووە سەیرەکەی تەنها ڕسمی ئەو تێرانە دانێت کە پارە ئەکات ئەمڕۆ، یاخود وا لە بەخێوکەرانی کە ئەکا بڵین زۆر ئاسایی ئەگە من 20 بێچووم هەبێت، 40 بێچوومە بێت، 100 بێچووم هەبێ، بەلایانی کەمەوە 20 بێچووی 30 بێچووی دەرێنم ڕسمی بگرم، یا هیچ نەبێت لە دوورۆ ڕسمی 100 بێچووکەمە گرمی ئاەنە پێشەوە من ئەمە بەرهەمەکەم بووە. یعنی ناکرێت باوکو و دایکێک 2 مناڵ یا 3 مناڵیان هەبێ، مناڵێکی لە مناڵێکی تر جوانتر بێت بە بەردەوام دابنیشە لە فەیسبووکە ڕسمی مناڵە جوانەکەی دابەزێنێت کە ئەمە هیچ کەسێک نایکات، هیچ دایک و باوشێک نایکات، هیچکە ئێمەش بە ئەو باڵندانە و بەنسبەت ینی ئێمە وەکو دایک و باوکی ئەو بەخێوکەرانە وەکو باڵندانەوەین ناکرێت من بچم ئەگەر مەبەستێکم هەبێت لە دوای ئەوەوە، ئەگەر مەبەستێکم نەبێت لە دوای ئەوەوە ئەچم ئەو باڵندانە دابەزێنم کە پارە ئەکات، یا ئەو باڵندانی کە خەڵک بەدوایە ئەگەڕێت کە ئەمە ئەو کێشەی دروست کردووە کە وای لاتوە باڵندە یعنی تەنها کۆمەڵێ ڕنگ بە بەردەوامیە کۆمەڵێ جۆر بەس پارە ئەکە ئەوانی کە زەڕوی سفر ئەکرێت. و ئێمەش ئەزانین ئێمە زۆر جار با ئەم خاڵە باسی بکەم چکەم بەڕاستی بڕیارماوە لەم و دوام جامەلی هیچ کەسێ ناکەمەوەی ڕاستیە باسی یەکەم ئەگەر هەڵام ئەتوانن ئێوە بڵێن تۆ لەوا هەڵەیت، ئەگەر ڕاستیش بێت ئەمە هەوڕی باشبوونی بین، ئەمە گلەییە، ئەمە نەک ئەوە بێت ئێمە خوانە خواستە بمانەوێت کەس بشکێنین. ئێمە کێشەکەمان لەوایە کابرایەک دوکاننارە کاڵایەکیە لە دوکانەکەیە لایکێ لە پەیجە باڵندەکانە ڕیکلامی بوو ئەکات، باسی کاڵاکەی ئەکات. باشە بەخێوکەرێکیش کە لە ناو 100 بێچووە ئەچێت 2 بێچوو دەرێنێ کە ئەمڕۆ پارە ئەکات، یا 4-5 بێچوو دەرێنێ کە ئەمڕۆ پارە ئەکات ڕسمی ئەگرێت. ئەمیش بە هەمان شێوەیە ڕیکلام بۆ کاڵاکەی خۆی ئەکات کە ئەمە وا لەوە ئەکا سەدەها هەزارها بەخێوکەری کەمان هەیە کە جۆری کەی هەیە، ئەویش بەلایەوە باڵندەکەی خۆی جوانە. هەموو باڵند جۆرە باڵندەیەک جوانە، هەچ کەسەوە بە قەناعەتی خۆی بە بڕوای خۆی بە زەوق و ئارەزووی خۆی باڵندە ڕائەگرێت. با ئێمە ئەو کارانە نەکەین. یەکێک لە خاوەن پەیجەکان بە داغێکی زۆر لە ماوەی لەوە پێش ئەڵێ ئەوەی کە هەچ بابەتێ بڵاو بکاتەوە خاوەن دوکان بێ ئێمە دەریەکەین ئەوان بەشداری ناکەن، تەمەن بە زمنیانە باسی منیشی کردووە دیارە چکەوڵێ بەبێ جیاوازی بەمەرجێک من لە ساڵ 98 بابەتەکانم لە هەموو پەیج و گروپەکانە بەس بابەتی زانستیە، بابەتە باسی بەخێوکردنی باڵندە ئەکات. یعنی ئەتوانین بڵێ ئەوەی ئێمە بابەتمان هەیە، من ناڵم کەس نیەتی، بەڵام بەداخێکی زۆرەوە من لەم جۆرە هەڵوێستانە تێناگەم، بەڵام ئەوەی مەبەستمە لێرە ئێمە لە 100 ئەو جۆرە بەخێوکەرانی کە لە فەیسبووکیان بینین و باسی ئێمە بە شارەزایان ئەزانین یا خوان بە شارەزا ئەزانن، ئەمە لە پەیجە ئەوروپیەکانان یا لە پەیجە ئەجنەبیەکانیان یا لە پەیجە بەداخێکی زۆر و تورکیەکانان عەرەبیەکانان. باشە زۆر ئاساییە تۆ باسی تەصنیفەکەی باسی جۆرە باڵندەیەکەی دەوەرە باسی قۆناغی تولەکیش بکە، باسی قۆناغی تولەک بۆ با ئێمە هەمومان با هەر من نەبم با بەخێوکەران لەمڕۆوە هەوڵ بین هەر بەخێوکەر لای خۆیەوە. زۆر ئاساییە ئەم قسانی من لەوانەیە هەڵە بێ، لەوانەیە ڕاز نەبێ، لەوانەیە منیش لەبەرم کردوێ باوای دانین. ئێوەش بچن لە پەیجە ئەوروپیەکانە بە شوێن قۆناغی پشووا بگەڕێن، با هەوڵ بین ئێمە بەخێوکەری باڵندە لە کوردستان هان بین پشوو با بە باڵندەکانی، با قۆناغی پشووک و پێویست بە باڵندەکانی دابینکە. بۆچی؟ ئێمە وتمان لەبەر ئەوەی بەخێوکەر لە 100 سوودی لێ ئەبینێ ئەگەر قۆناغی پشوو با بە باڵندەکانی و پێویست و باڵندەکەشی لاگ نابێت، چووکە لە 100 لە جیاتیوی تۆ 6 جار لە ئێستەوە کە بەداخێکی زۆرەوە لە چەند هەفتەیە لەمەوە پێشەوە لە ئێستەوە بەخێوکەر وا بیرەکات وێتەوە مانگی نوێ لە مانگی نوە من باڵندەکانم جووت دەکەم، لە 15 نوە من باڵندەکانم جووت دەکەم، لە 15 نوە لە ئێستەوە دەسەکا بە پێدانی ڤیتامین ئی و ڤیتامین دی3. باشە تۆ لە ئێستەوە ئەیەیتی ئەیتۆ بیل لەوە ئەکەیتەوە تا مانگی 2 3 و 4 و 5 ساڵێکی تە چەند جار ئەم
باڵندانە جووتەکەی نەخێر تۆ مەیە 6 جار باڵندەکانت جووتکەی کە یەکەم با بڵین بەرهەم کە جووتکردن کە باشترین توخماتی لێگری لە تێرەکە و تۆ زۆربەی لە دەستی ئەچێت دووەم لە سێهەم باشترە ئەویشی لە دەست ئەچێت چکە یا هیچ ناگری یا ئێلکە تەڵقیح نابێ یا بێت جێلکە بەجێڵێ یا بێت چوو بە خێو ناکات یاخود دوو بێت چوت بۆ تێتە بەرهەم نەخێر قۆناغی پشووک و پێویست بە باڵندەکانێ دوایەوە قۆناغی ئامادەکردن بکە بۆ باڵندەکانێ دابینی کە بۆ باڵندەکانێت دوای ئەوە 3 جار بۆ 4 جار خۆی 3 جارە بەڵام کاکە ئێمەڵین با 4 جاریش لە مانگی 12 لە ناوڕاستی مانگی 11 لە سەرەتای مانگی 11 4 جار باڵندەکانت جووتکە بەو 4 جارە بڕواتان بێت دووقاتی ئەوەی لێگری کە تۆ بە 6 جار و 7 جار جووتی ئەەکەی یعنی ئەنجار باڵندەکەشی هیلاک نابێ میێکانێ وایە لێ نایە سەقەت ببێ و ئەمەنە هێلکە بکات چکە هەموو مێک لە هەموو تەمەنیا ژمارەی ئەو هێلکانەی ئەیکا دیاری کراوە بۆ نمونەیە من کەناری خۆم لە 100 ئیزانم بە شێوەیەکی معدل لە هەموو ژیانیا 46 هێلکە ئەکات وەکو معدل ئیتر شتێ زیاتر شتێکەمتر ئێمە جاری وایە ئێمە لە کوردستان بە 2 ساڵ ئێمە بە تێی دەڵێن تەمەنی هەیە بۆ لەبەری بەخێوکەرەکە خۆی زانێ ئەم تێری دادۆشیوە نێرەکەی ئەمەنە جووت کردووە ئەمەنە سیوە بەسەرمێکە یعنی تکاتان لێکم ئەوانەی کە خۆیان بە شارەزا ئەزان یا ئێمە بە شارەزایان نەزانین ئەوانەی کە خەریکی بڵاوکردنەوەی بابەتن ئەوانەی کە خۆیان ئەو توانیان تێک کە لە پەیجەکانی ئەوروپیەکان و شت ئەێنن یا لە هەچ پەیجێکی کا بێجگە لە پەیجە عەرەبیەکان چکەوتە هەر لەم بابەتاوتە 3-4 نامە بۆ هاتۆڵن بە عەرەبیش قسە بکە لەبەرەوەی ئەوان ئەزانەوەی ئێمەڵین لە 100 ڕاستە ئێمە با ئەو بەڕێزانە با ئەو برایانە ئێمە چاویان ماچەکەین کورە دەستیان ماچەکەین با هەوڵ بن بەخێوکەری باڵندە لە کوردستان هەر یەکە و لە لای خۆیەوە هەوڵی ئەوە با باسی قۆناغی پشوو بکە باسی گرنگی قۆناغی تولەک بکات باسی گرنگی ئەو کە قۆناغی تولەک چۆنی ئەبێت باسی ئەوە بکەین پشوو بین بە باڵندەکانمان لە قۆناغی پشووە با گەرماکەرەوە بۆ تێرەکانمان دانەنین با هەوڵ بینەکە گەرماکەرەوەشمان دانا هەوڵی ئەوە بین با تا 8 پلە و 9 پلەی سەدی بێت بۆی باڵندەکانمان بەرگری هەبێت بۆی باڵندەکانمان ئەمەنە دەرمان و ئەوەنە بازار خۆش نەکەین بۆ دوکانار بۆ بەیتەرەکان ئەمەنی ئێمە بەخێوکەری لە کوردستان دەرمان ئەکرێت بڕواتان بێ بە ڕوعی ئەوەی باە بە خواردنێکی باش و بە خواردنێکی تەندروست یاخود ئەوەندە پەری باە بەوەی کە قۆناغەکانی باڵندە وەکو پێویست خۆی پیا بڕوات باڕتان بێ ئەو کێشانەمان نابوو ئێنجا ئێمە با هەمومان پێکەوە دەست لە ناو دەستێک بۆ یەک جار هەوڵی ئەو بین چکە بەڕێزان قۆناغی پشوو زۆ قۆناغێکی گرنگە قۆناغی پشوو بەردی بناغەی بەرهەمهێنانی باڵندەیە ئێمە باڵندەکانمان ئەگەر وەکو پێویست پشوو پێبین باوەڕتان پێ وەکو پێویست و زیاتریش سوودی لێ ئەبینین باڵندەمان هیناک نابێ سکیمەکان ناوسێ ئەلتیابات دروست نابێ بەرگری کەم نابێتەوە بە جووتکردن بەرگ لەم کاتەیە یاخود ئەگەر قۆناغی پشووک پێویست نەبینێ باڵندە بەرگری نابێت بە تایبەتی مێکان ئەگەر ئێمە دیقەت بین ئەوەنەی مێ ئەمرێ لە قۆناغی جووت بوونە قەت نێر نامرێت بۆچی لەبەرەوەی وەکو پێویست ئێمە قۆناغی پشوو دابین ناکەین بۆ باڵندەکانمان ئێمە تکامان وایە ئەیڵێمەوە 10 جار 20 جاری تر ئەوانەی کە توانای ئەوانەی کە لەو هەموو پەیجە ئەوروپیانان کە هەمووی کە خۆمە چمەناوە ئەوەنەی کورد دەبینم عەرەب نابینم ئەوانە من چاویان ماچەکەم و ڕێزیشمانەیە بۆیان هەوڵی ئەوە بن لە قۆناغەکان تێبگەن ئێستا ئێمە پاش ماوەی باڵندەکانمانە بێت بچنە قۆناغی پشووەوە بخوێننەوە پرسیار بکەن بزانن قۆناغی پشوو بەڕاستی چۆن نییە بۆ بەخێوکەری باسکەن ئەوەنەی کە بۆ خەریکن ڕسمی ئەو تێرانە دابەزێنن بۆی پارە بکە لەگەڵ ڕێزمە چکە بە سەراحەت ئێمە 4-5 ساڵە قسە ئەەکەین و ڕاستە کۆمەڵێک گوێی لێگوتون ئێمە بەسپاسەوە بەڵام زۆ کە من ئێمە ئیتر کاتی ئەو نەماوەم جامە لە بکەین قسەکانیشمان و کووت مەگەر هەڵی تایە هەچ کەس بە هەڵەیە زانێ ئەتوانێ بێت قسە بکات ئێمە خینە سەر و سەر چاومان بەڵام با ئێمەونەی ڕیکلام ئێمە با نەچینە ئەو پێیجە ئەوروپی و عەرەبیانەوە بەس بۆ ئەوەی بزانی داوای تیر بکەین بەس بۆ ئەوەی داوای ئەوکەین هەوڵ بین 2 تیر 3 تیر 4 جووتە تیر لەو بەخێوکەر و لەو بەخێوکەر وەربگرین و بین دای بنین شانازی پێوە بکەین نەخێر با ئێمە هەوڵی
ئەوە بین بەرهەمی باڵندە لە کوردستان بەرەو پێشەوە بەرین با ئێمە هەوڵی ئەوە بین بە خێوکەری باڵندە بەهای بەرهەمی باڵندە لە کوردستانە دانەبەزێنین با بە خێوکەری باڵندە سوودمەند بێ هەمیشە چ لە بەرهەم و چ لە ساکردنەوەی باڵندەکانیان با ئێمە ئەوەنەی هەوڵ ئەین بەخۆشمەوە با بەخۆشمەوە بۆی شتەکە کەسێک نەیە بڵێ وڵات تۆش وای من بەخۆشمەوە یەکەم کەس باسی خۆمەکەم با ئێمە هەوڵ نەی ئەوەنەی بەهای تەیری تورکیا و جنوب و بەغا و خلیج و تەنانەت ئەوروپاش بەرز ئەەکەینەوە و وای لێ ئەەکەین ئەوانەی کە لێوێن و کە بەحساب نییە بەحساب ئێمە بەهای ئەوەی ئەوانە بەرزەکەینەوە بەهای بەرهەمی ناوخۆی خۆمان بەرزکەینەوە ئەمە بە یەکگرتنی بەخێوکەران ئەبێت ئەمە بەوە ئەبێت ساحب گروپ و پەیجەکان ئەم شتانە تەشجیع بکەن ئەوەی کە ئەزانێت ئێمە با بابەتی لەسەر بنووسرێ با قسەی لەسەر بکرێت با ئەو بەخێوکەرانی کە خۆیان بە دڵسۆز ئەزانن بابەت لەسەر ئەوانە بنووسن بەخێوکەرێک ئەگەر باڵندەی جوان و باشی هەبێت پێویستی بە ڕکلام نییە پێویستی بەوە نییە کە دابنیشە تەنها ڕسمی و تەیرانی دابنێت کە پارە ئەکات یاخود بچێت باسی ئەوە بکات کە شتێک لە ئیسپانیا لە ئیتالیا یاخود لە هۆڵندا لە بەلجیکا لە خلیجە لازام لە هەرشو لە تورکیا بەخێوکەرێک هاتۆ شتێکی باسکوێ من بێم باسی ئەوە بکەم ئێمە با ئەو بابەتانەش بخوێنینەوە با سوودیشی لێ ببینین با بیشی گەێنە بە بەخێوکەری باڵندە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر تۆ خۆت بە شارەزا ئەزانی خۆت بە دڵسۆز ئەزانی وەرە دابنیشە باسی قۆناغەکان بکە بە شێوەیەکی تەندروست شتی لەسەر بخوێنەرەوە بزانە زانستیانە چۆنی باڵندە ئەبێ بچێتە قۆناغی توولەکەوە قۆناغی پشۆ بۆ ئەوی بەخێوکەری باڵندە وەکو پێویست سوودی لێ ببینێ با ئێمە ئەم باڵندانە وەکو دەواجنی لێ نەکەین بەس ئینتاجی لێ ببینین ئێمە پەیوەندیمان بەو کەسانەوان نییە کە بازرگان بەخێوکەری بازرگانن بەڕێزان ئەمە کۆتایی پیاتوە و هەموو جارێکی ژووتومە ئەو بەخێوکەرانی بەخێوکەری بازرگانن ئەمە جیاوازە لەگەڵەوە بەخێوکەرانی کە بەبەستیانە باڵندە بەخێوکردنی باڵندە لە کوردستان بچێتە پێشەوە ئەوەی کە دەواجنی هەیە جۆ نایاتێ بە چ شێوەیەک ئەو مریشک و بڵین ئەو پەلەوەرانی هەیەی بە زووترین کات بیخاتە بازاڕ هەمومان ئەزانین کە خواردنی چیمیایی هاتێ خواردنی نازانم چی هاتێ بەس بۆ ئەوەی بە زووترین کات پێ بگات و بیخاتە بازاڕ و پاری پێپیا بکات ئێمە باسی ئەوانە ناکەین ئێمە باسی ئەوانە ئەەکەین کە بەڕاستی نایزانن یاخود نازانن یاخود زانیاریان نێ دەربارەی کە هەوڵ بن زانیاری پێیاکەن وا لە باڵندەکان تا بکەن وکو پێویست بچنە قۆناغەکانە وکو پێویست ئێستا قۆناغی پشووە با لە دوای ئەوە وکو پێویست باڵندەکە و سوودی لێ ببینی با لە قۆناغی جوودبوون ڕانەکەی بە دوای ڤیتامین ئی و ڤیتامین دیسری و بە شوێن دەرمان و بە شوێن پرۆتین و ئەم بڵێ وەڵا ئەمە تێمێ بە شەرتی ئەوەی مێکە شەش هێلکە بکاو ئەو بڵێ ئەوە تێمێ بە شەرتی ئەوەی تەیرەکەم حەوت هێلکە تەلقیح کا و نێرەکە و ئەمانە هەمووی بازرگانیە بەڕێزان من خۆم ئێستا حالیان لە ئەڵمانیام هەموو شتان ئەزانن لە ماوەی ئەم 4 ڕۆژە زیاد لەگەڵ 25 بەخێوکەرا پەیوەندیم کردووە سێ کۆمەڵی باڵندەم سەردان کردووە ئەم شتانی کە باسەکرێت لە کوردستان وەڵڵی وجودی نییە لێرە ئەمە هەمووی هەڵخەڵەتانی بەخێوکەرە ئەمە هەمووی پارەپەیاکردنە ئەوەشی کە ئەوەکە ئێمە کێشەمان نییە لەگەڵیا ئەو بازرگانیەکە ئەو سەربەستە بەڵام گوناحە بەخێوکەرێک ئێمە ئاستی ڕۆشنبیری ئەوەنە نزم بێت لەگەڵ ڕێزمە بچێ باوەڕی بەوە بێ کە شتێک هەبێ بی بە باڵندە خێلکە باڵندە بڵین هەج باڵندەیە بێ هەلکە تەلقیحکا بە زووترین کات یا فول ببێ یا مێ زیاتری هەلکە بکات ئەگەر هەش بێ لە حاڵەتێکا لە 100% ئەوە بڵین بە شێوەیەکی ناشەرعی دروست کراوە ئەوە مەوادی کیمیاویە لە 100% ئەمە زەرەر بە جگەری باڵندەکان دەگا ئەگەێنێ زەرەر بە کۆئەندامی زاوزێ باڵندەکان ئەگەێنێ پاش ماوەیەکی کە ڕاستە لەوانەیە باڵندەکانە بۆ چەند جارێک سوودی دەبێنێ بەس لە دوای ئەوە بە پێی دووقاتی ئەوە زەرەری پێ ئەگا خۆت زەرەر بە باڵندەکانە گەێنی کە تۆ بەرپرسی سەرەکی لە ژان و لە تەندروستی ئەو باڵندانە تۆ بەدەستی خۆی خۆت زەهرەکەی بەدەمیانە بۆ ئەوەی سوودێک وەربگری کە بە حساب سوودێکی مادێ بەڵام لەو سەرەوە خۆتیش یەکێکە بی لەو زەرمەندانە و هیوادارم پەیامەکەم گەیشت بێ و هەچ پرسیارێکە بێ ئێستا من وەڵام ئێمەوە پرسیار زۆر کراوە ئەوەی کە ناشی بیرم داوای لێبوردنەکەم چکە کۆمپیوتەرەکەم کوژانەوەتەوە لەبەرەوەی بتوانین بڵین خەتەکەمان سەریە بێت من سڵاو لە هەمووتانەکەم چاوی هەموو ئەو بەڕێزانە ئەنووسم کە سڵاویان نووسیوە بۆ ئەوەی کات بتوانین هەموو ئینەکان بخوێنینەوە
کاک سۆران ئاریا ئاوات ئەوێزی لە پۆستەکە و دوتە لەڤەکە لەسەر داوای لێبوردنەکە وڵی لەسەر خۆناغی پشووە من نووسیومە پشوو دیارە بە هەڵە نووسیومە کاکە ئاریاجان بەڕاستیەوە سەرقاڵ بووین و هەر لەو ماوەی کە بڕیارمان نالای بکەین چەند پەیوەندیەکم بۆ هاو لە چەند بەخێوکەرێکەوە لەگەڵ دوانانە ئەمڕۆ موعیدمە بوو بچم بۆ لایەن بۆ مەشغوڵ بووم دیارە سەرم لێ شێواوە من داوای لێبوردنەکەم سڵاو لە هەمووتان سڵاو لە هەموو چاوی هەمووتان ماچەکەم بەڕێزان ئێمە هەوڵ ئەین مرحبا كاكا سوران لولو موضوع اليوم هاي باتية بس ممكن تعرف مواد مصنوعة منه باتية من شركة بينيتا أو عربية جوابي عربينا موجودة بداخل بوي كات مع النروا أما بونا بينم سلاو ما مستجان زحمة نبي جوتة كناري هي كاتي الكالدينيت تنهدو رجدم كاكا كمال هلا بجي من تشاو ماچەکەم وكوت هەوڵ ئێم ئەمڕۆ بەس باسی قۆناغی پشوو بکەین ئەگەر هەوڵ ئێم ئەم شەو بێ یا بەیانی وعد بێت لای بێگەکەم هەچ پرسیارێکتان هەبێ من لە خزمەتتانە بم ئەتان خەمەسە سەر و سەر چاوم قۆناغی پشوو ڕێک لە دوای تولەک دەست پێ دەکات ئێستا قۆناغی تولەک تەواو بووە لای من پێویست دەکات تاکەی ئەوە من مشکلەکە لەوە هەنێ پرسیارێ ناتوانم بیبینم بەڕاستی ئەبێ هەوڵی ئەوە بەم کۆمپیوتەرەکە بێنم گەرێک دەقە یارمەتیم بن ببرنەوە کۆمپیوتەرەکەم هێناوە بۆی بکەین لە ڕێگەی کۆمپیوتەرەکەوە ئەوەی کە ناتوانم بخوێنمەوە داوای لێبوردنەکەم با ئێمە هەوڵی ئەوە بکەین داوای لێبوردنەکەم چکە نازانم ناتوانم هەموو شتێ بخوێنمەوە باسی کۆمپیوتەرەکە بکەین بۆ ئەوەی ئەوانەی کە ناتوانین بیخوێنینەوە ئێستا لێرە بیبینین بە سەوتەکەش قەتاکەین باچینەوە سەری سەرەوە قۆناغی پشوو ئەوە سەیبینم ببورن کاک باڵندە جوانەکانم قۆناغی پشوو ڕێک لە دوای تولەک دەست پێ دەکات بەڵێ قۆناغی پشوو ڕێک لە دوای ئەوە دەست پێ ئێستا قۆناغی تولەک تەواو بۆ لای من پێویست دەکات تێرەکانم لە حەوشەن تێرەکانم لە حەوشەن واتە جەوی سروشتیان هەیە ڕووناکی وشتیان لە دەست منان نییە زۆر زۆر چاکە کاک باڵندە جوانەکان ئەوە باشترین ڕێگەیە کە ئۆتۆماتیکی بەس ئەوە نەماوە تۆ شتێک هەیە کە بتانی بیکەی ئەویش ئەوەیە کە خواردن هەوڵبەی بەس تێکەڵەکەی خۆیان بیتێ لەگەڵ سریلاکێک کە پرۆتینی زۆر نەبێت ئەتوانی هەفتەی دوو جاریش هینیان بیتێ مڵتی ڤیتامین بۆ ئەوەی کەواتە تۆ ئەو سێشتار سێکی و دابین کردو بۆ تێرەکانێک کە نەچنە قۆناغی جووت بوونەوە خۆیان ئۆتۆماتیکیان ئەچنە قۆناغی پشووەوە دەستەکانێک خۆش بێت ئەوە باشترین و تەندروستترین ڕێگەیە ئێستا سێ مانگە باڵندەکانم جیا کردوێتەوە ئەی چەندی تر ئەبێ جووتیان بکەین ئەگەر هەوڵی ئەوە بەم شێوەی لێ بکەم بۆی کۆمپیوتەرەکە بێنمە بەردەمی خۆم ببورن
مشکلەکە وێ بزانین هەڵیەوە بین ئێستا سێ مانگە باندەکەم جیا کردوتەوە چەندی تر ئەبێت جووتیان نەکەین کاک محەممەد ئێچ عەلی جیاکردنەوە پەیوەندی بە قۆناغی پشۆ نییە تۆ کە جیاو کردوونەتەوە چوونەتە قۆناغی توولەکەوە مانای وایە ئێستا تۆ دوای ئەوە قۆناغی پشوویەت ئەو قۆناغەیە کە ئەمڕۆ ئێمە باسمان کرد ئەبێ بەو شێوە بیان خیتە قۆناغی پشۆ ئیلاقی بەوە نییە سێ مانگە جیاو کردوونەتەوە سێ مانگە لە قۆناغی توولەکان وکووتمان قۆناغی توولەک بەلایانی کەمەوە دوو مانگ بۆ سێ مانگی پێچێت کە شەش ئەتوانین بڵین 6 بۆ 8 یا 6 بۆ 10 هەفتەی پێچێت دوای ئەوە باڵدەکان ئەچنە قۆناغی پشووەوە قۆناغی پشوش پێویستی بەوە هەیە بەلایانی کەمەوە دوو مانگ بۆ سێ مانگ لە قۆناغی پشووا بن ئێستا تیر بکەم بابزانین کاک ئەحمەد ئازاد کاک ئەحمەد ئێستا تیر بکڕم ئەگەر توولەکی تەواو کردبێ بیان بەم دەرێ ڕەنگە تووشی توولەک بێتەوە کاک ئەحمەد ئازادەوە پەیوەندی بەوە هەیە و پرسیارە زۆر جوانە پەیوەندی بەوە هەیە ئەبێ و بەخێوکەری کە پێش تۆ لە لای بووە چۆن بڵێن کەشوهەواکەی بۆ گونجانوە ئەمە زۆر زۆر گرنگە ئەم پرسیارە زۆر زۆر گرنگە بەڵام تۆ ئەتوانی کارێ بکەیت لە کاتێکی بەسەین هەفتەیە دوو هەفتەیەکە بیان بیتە دەرەوە دایان بنی بۆ ئەوەی وردە وردە لەگەڵ بچێتە کە ئەچینە پاییزەوەی تر باڵندەکە خۆی بتوانێ لەگەڵ جەوی دەرەوە ڕابێت زۆر ئاسایی بەڵام ئەبێ حسابیەوە بکەی ئەم تەیرانە پێش ئێستا لایەوە بە خێوکەری پێشووتر کەشوهەواکەی چۆن بۆ دابین کردووە وەکو پلەی گرامە دابەزێنن ئەحمەد ئازاد تێنەگەشتم لەوە کاک ئەحمەد ئازاد بەهێز ئەزیز سڵاو لە ئێوەش هەمووتان کتێبی کتێبی سەرکار هەورامی کتێبی تەحلیماتمان ئەوێت بۆ کاکە سەرکار هەورامی جان ئیشەڵڵا ئێمە ئەوە نەمان نەماوە کۆمەڵەکەمان تەواو بێ ئیشەڵڵا لە ڕێگەی ئەو کۆمەڵەیە و کۆمەڵەیەوە لە ڕێگەی کۆمەڵێک گەنجەوە یەکێک لەو بڕیارانەی کە ئیشەڵڵا ئێمە بەتەماین بیین کە ئەبین بە تاکە کۆمەڵەیەک نەک لەسەر ئاستی عێراق هەموو وەتەنی عەرەبیش کە ئێمە پرۆگرامێک دائەنین هەفتانە بێ مانگانە بێ ئیتر بە ئەلکترۆنی بێت یاخود وەکو گۆڤار بێت ئێمە لیژنەیە دائەنین یاخود بەشێک دائەنین بۆ ئەوەی ئێمە هەمومان چ بابەتی من بێت چی بەخێوکەرانی کە بێت هەفتانە بێ یا دوو هەفتە جارێ بێ بە پێی بڕیاری کۆمەڵەکانی بەخێوکەران هەوڵی ئەوە ئەین ئێمە ئیتر لە دوای ئەوەی کە کۆمەڵەکە دروست بوو پەیجمانە بێت بە ئەلکترۆنی بێ یاخود وەکو گۆڤار بێت ئێمە هەفتانە بابەت بڵاوکەینەوە بابەتێک کە تاوتوێ بکرێت بە شێوەیەکی کورت و پوخت کە بەخێوکەر سوودی لێ ببینێ ئەمەش کە ئەتوانین لە ماوەیەکی کەمە وەکو کتێبێک هەمووی کۆبکەینەوە بیکەین بە کتێب کە ئیشەڵڵا ئەمە لە ڕێگەی کۆمەڵەکەەوە لە بەرنامەمانە ئیشەڵڵا چکە بەڕاستی من بەتەنیا خۆم بۆم ناکرێت زۆر قورسە ئەوەی کە پێم کراوە بابەت لە توام لە بڵێن لە سا 1970 بابەتەکانمان بڵاو کردوتە وەکو نووسین کاک ئەحمەد ئازاد بزانین مامۆستایانی سیلا لە قۆناغی پشوو هاوکەکان سوان پرسیارێک کاک ئەحمەد ئازاد من نایبینم دەمت خۆش بێ قسەی ناو درمت کرد چای منی کاک ئەحمەد ئازادجان زۆر بەخێوکەر گەورەمان هەیە گرنگی بە قۆناغی پشوو نادات کاک ئەحمەد جان وەکوتم کێشەکە لەوایە ئێمە کێشەکەمان لەوایە هەنێشت هەیە ئێمە وتمان ناو گەورەیی شارەزایی بەس بەوە نییە من دابنیشم هەنێ بابەت هەیە لەسەر تەیرێک بینوسم یاخود تەرجمەی کەم یاخود ئەوەی کەم با ئێمە بە خێوکەرەکانمان وکوتم تکایان لێەکەین ئەوانەی کە توانایان هەیە ئەوانەی کە زمان ئەزانن ئەوانەی کە خەریکن لەو پەیجە ئەوروپیانە بە تایبەتی پەیجە ئەوروپیەکان ئێمە ئیڵین بگەڕێن بە شوون بابەتە زانستیەکانە لەسەر قۆناغەکان بڵاوی بکەنەوە چکە چەپڵە بە دەستێک لێ نایرێت با ئێمە هەمومان تەرکیز خەینە سەر ئەوەی
ڕۆشنبیری ئاسی ڕۆشنبیری بە خێوکەری باڵندە لە کوردستان بەرەو پێش بەرین بە شێوەیەک کە ئەگەر خۆشم تەطبیقی نەکەم لە حاڵەتێکا با خەڵکی ئەوانەی کە باوەڕیان پێێتی ئەوانەی کە ئانەی بە شێوی زانستی باڵندە بەخێوکەن سوودی دێبین و با ئەوان ببن بە بەردی بناغی بەخێوکردنی باڵندە بە شێوێکی تەندروست زۆر ئەوانەی ئێمە ناڵم بەداخەوە یڵین بەداخەوە ئێمە من خۆم لە ١٩٥ بیستومە لە بەخێوکەران کە پەیوەندیم پێوەکەن کە هاتوون بۆ لام ئیتر بەتەمان لە دوای مانگینەوە یاخود لە سەرەتای مانگینەوە ناوڕاستی مانگینەوە باڵندەکانیان جووت بکەن کە هەمەڵەیەکی زۆر گەورەیە کە ئەمە تاوانێکە بە دەردی خۆ دوتێ بەڕاستی سلااو کاکە سەرکاسە سلااو لە کاکە سەرکاری چاوتان ماچەکەم یوسف کاکە عتاسلااوی کاک یوسف ئەمین مامۆستا قۆناغی پشوو ماوەی چەند ڕۆژە بە تەقریبی میەکە زیاتر پێویستی بە قۆناغەیەن کاکە یوسف جان قۆناغی پشوو بەلایانی کەمەوە با بڵین ئەویش 8 هەفتە با بڵین بۆ ئەویش بە هەمان شێوەی یا با بڵین 2 مانگ کەمتر نەبێت مێەکە زیاتر پێویستی پێێتی بۆچی مێەکە زیاتر پێویستی پێێتی چکە نێرەکە چەند فول بێت کێشەی نییە ئێمە و هەردووچیان پێویستیان پێدی چکە هەردووچیان پێویستیان بە پشوو هەیە بەڵام لە دوای 8 هەفتەوە کە وتمان بۆ شێوەی باسمان کرد کە هەردووچیان پشویان وەرگرت نێرەکان ئەتوانی وردەوایان لێ بکەیت زیاتر مەسەڵ بڵین بۆی زیاتر فول بن ئەوە بن کێشەنێ بەڵام هەردووچیان وەکو یەک پێویستیان پێێتی بەڵام بۆ نمونەگەر ئێمە باسی قۆناغی ئامادەکردن بکەین ئەگەر نێرەکان میەکان پێویستیان بە 2 هەفتە بێ بۆ ئامادەکردن نێرەکان ئەتوانی 4 هەفتە 6 هەفتە پێشەوە ئامادەیان بکەی چکە مێکە گەرای دابەزی هێلکە ئەکاکە هێلکەی کرد ئەمە لە تەمەنی هێلکەی کەمە بێتەوە لەبەر ئەوە هەردووچیان پێویستیان پێێتی بەڵام ئەتوانی نێرەکان زووتر بخەیتە قۆناغی ئامادەکردنەوە ئێوە کووتمان ئێمە تۆ چەند قۆناغی توولەکە چەند جیابن مانگێکە دوانە سیانە چوار ئەمە پەیوەندی بە قۆناغی پشۆ نییە ئەمە جیاوازە لە قۆناغی پشوو قۆناغەکان جیاوازە چۆن ئەڵین بەهار و زستان و بەهار و پاییز و زستان و چیمان بیرچوو بەهار و پاییز و زستان و یەکێکمان بیرچووە بە ذاتی خوا بیرم نایەتەوە هاوین ئەم 4 فەسڵە ئەم وەرزە جیاوازن ئێمە ناکرێت بڵین لە وەرزی بەهارا بین وڵا بڵێ وەڵایی من مانگێ بێ 2 مانگ بێ لە وەرزی بەهارا بی بڵێ وەڵای ئەمە نەگەرمە ئێمە چوونێتە هاوینەوە ڕاستەکەی ئەڵێ وەکو هاوین وایە بەڵام ناتوانانی بڵێ وەرزەکە هاوینە نەخێر ئەمە وەرزی بەهارە هەتا کاتی خۆی یە 3 مانگە تێپەڕێ وەرزی بەهارە دوای 3 مانگە تۆ ئەچیتە وەرزی هاوینەوە دوای وەرزی هاوین پاییزێت قۆناغی ژیانی باڵندەش بە هەمان شێوەیە ئێمە ئەگەر دوول لە ڕووی جەنابتۆر دوول لە ڕووی هەموو خۆشەویستان و ئێوەی خۆشەویست ئەگەر بغێری بە شێوەیەکی کە بیکەنەوە خۆڵ خەڵەتانە ئەمە ئێمە ئامانجمان ئەوەیە باڵندەکان ماوەکو دەواجرین زۆرترین بێچووی لێ بگرین بۆیە پەلەپەلی ئەومانە جووتی بکەین بەمەرجێک ئەگەر باڵندەکە بە قۆناغی پشووە و بە قۆناغی توولەکە و بە قۆناغەکانی بڵین پێش جووتکردن وەکو پێویست ئامادەکردنا بڕوات لە 100 بە خێوکەر زیاتر سوود لە باڵندەکانەیە بێت بەرهەمی باشتر و زیاتری ئەبێت باڵندەکانیشی هیلاک نابێ خۆشی ئەوە هیلاک نابێ چکە ئێمە هەمومان نەزانین قۆناغی جووت بوون باڵندەکانمان زۆربەی بە خێوکەر جووتە ئەرکی زیاترە مەسرەفی زیاترێکە لەبەر ئەوە لە هەموو لایەنێکەوە بە خێوکەر زیاتر سوودی لێ ئەبینێ وتکاشمان وایە جەنجاری کە ئێڵێمەوە ئەوانەی کە خەریکی ڕەسمدانان و خەریکی بابەتدانان و بە سوپاس و پێزانینەوە با بگەڕن ئەوانەی کە ڕۆژتاوەرە لە پەیجەکان ئەوروپیەکان و لایکەکەن بۆ هەنێ ڕەسم و بۆ هەنێتەیر با بگەڕن بە شوێن بابەتی زانستی لەسەر پشوو بۆ ئەوەی بە خێوکەری باڵندەش ئەوەی کە توانای ئەوەی نییە ئەو بچێتەوە پەیجانەوە یا بە ئینگلیزی یا بە هەر زمانێکیکە بخوێنێتەوە با تەرجمەی کەن زۆر ئاساییە بە مەرجێک بە شێوەیە کە بتوانێت بە خێوکەری باڵندە لە کوردستان سوودی لێ ببینێت دەستی ئێوە شۆش کاکە بەهێزیان لەکەوێ بێ خوێنەوە فێر بن لەکوێ بای خوێننەوە سەرکار هەورامی تێنەگەیشتم سەرت خۆش ئەکسڵەنتی چاوی منن کاک سۆرام سیارێکمێ لەسەر هەوا سلڤانی ئەدی با بچینەوە سەر ئەمە بۆ من هەنێ نابینم
بۆچی ناتوانم پرسیارەکان ببینم هەنێ پرسیارێک کە دەستی لێ ناتوانم بیبینم چ شتێک پێویستە لە ڕوومەلە و شتێکی خۆرەوە پلەی گەرمە بۆ ئەم قۆناغە یەک دەقە سیلاک لە قۆناغی پشوو بە سادەیی بیان باشتیان لە مکمل نەخێر کاک ئاوا سلمانی لە قۆناغی توولەک پشووە ئەتوانیت تێکەڵەکەی خۆی زائیدەن سریلاکێک کە پرۆتینی کەم بێت ئەتوانی مڵتیڤیتامینیشی تێکی بە ڕێژەیەکی کەم بۆی هەم ڕۆژێ بیخۆن زۆر ئاساییە و دوو ئەگەر مڵتیڤیتامینە کردە سریلاکەوە پێویست ناکا بیکەیتە ئاوەکەیانەوە کە هەفتەی دووجا بیانیتێ وکوتمان تێکەڵەکەی خۆی زائیدەن سریلاکێک کە پرۆتینی زۆر نەبێت. هاوکار محەممەد کاک سۆران پرسیار لەسەر تۆوی دانەوێڵە بە شێوەیەکی گشتی تا چ ڕێژێک ڤیتامینە ترشیم کاکە هاوکار گیان من بەڕاستی نایبینم پرسیارەکە بەزەڵێت گشتی تا چ ڕێژێک ڤیتامینات و ترشی ئەمینی کاکە هاوکار محەممەد گیان ڤیتامینات و کانزاکان و ترشی ئەمینی بە هیچ شێوەیەک نابێت تێکەڵ بکرێت لەگەڵ تێکەڵەی تۆ ئەمە لە هەموو ئەوروپا شتێکە وجودی نیە لای بەخێوکەری پرۆفیشناڵ ئەمەی بازرگانی بێ من نازانم لە 100% تێکەڵەی تۆ ئەبێت تۆکە بێت نە تەنانەت مەوادی حافیزەشی نابێت یا بێت هەچ تێکەڵەیە گوتیان ئەمە ڤیتامینات و شتی ئەوەی زیاییتیایە ئەمە ڤیتامیناتێکە کە بەڕای من و لە 109 بەخێوکەری ئەوروپا نابێ بیرێ بە باڵندا تێکەڵەیەک کە بە درێژایی ساڵ یاوتە تێ بۆ هەموو قۆناغەکان ئەمە تێکەڵەیەکی جێگیرە ئەم تێکەڵەی ئەیتێ زائیدەن لە تۆی کاکزۆن پرسیارە توی لە شێوەیەکی گشتی تا چ ڕێزێ ئەمە ئەگە پرسیارەکە و لەسەر ئەوە بێ ئەگەر ویستێ لە قۆناغێک لە قۆناغەکانە وەکو پێویستی بە ڤیتامینات بوو پێویستی بە کانزاکان بوو پێویستی بە ترشی بوو بڵین تفتەکان بوو پرۆتینات بوو هەرچی شتێک بوو ئەبێت یا لە ڕێگەی ئاوەوە یا لە ڕێگەی سریلاکەوە تێکەڵیکەی یا لە ڕێگەی تۆوی چەکەرە و یا سریلاکە کە تێکەڵێکی بیتێ ئەمە باشترین و تەندروستین ڕێگەیە کە لە 109 بەخێوکەرانی ئەوروپا بەکارێنن کە ئەوانیش لە ڕێگەی ئەو هەموو تەقاریر و لێکۆڵی ناوانەی کە لە ڕێگەی کۆمەڵەکانەوە بڵاو کراوەتەوە بە خێوکەر گەیشتێتەوە ئەنجامە. من داوای لێبرنەکەم کە زۆر پرسیارەکە نەیبینم چکە نازانم بۆ دەری ناخەلا من سڵاو لە ئێوەش کاکە سەرباز مامۆستا قۆناغی پشوو چەند خەیانێت کاکە گۆران عەلیوی کوتم قۆناغی پشوو لە 2 مانگ کەمتر نەبێ لە 3 مانگیش زیاتریش بێ باشترێکە خۆی ئەگەر بکوتمان ئەگە بەخێوکەر توانێت تا مانگی 11 پشوو باوە باڵندەکانی دوای وردە بیخاتە قۆناغی ئامادەکردنەوە لە 100% هەم بەرهەم و هەم تەندروستی و هەم بەرگری باڵندەکانیشی بەرەو باشتر و چاکتر ئەڕوا. عەتا ئەحمەد بەڵێ کاک عەتا ئەحمەد مەبەستمان لە پشوو ئەوەیە کە باڵندەکان ڕۆژانە بەلایانی کەمەوە 15 بۆ 16 سەعات بنون ئەمە یەک زائیدەن خواردن لە تێکەڵەکەی خۆی زائیدەن سریلاکێک کە پرۆتینی زۆر نەبێت زیاتر نەیرێ بە باڵندەکان ئەشتوانرێ هەفتەی 2 جار مڵتیڤیتامینی بیرێتێت. سێم پلەی گەرما ئەبێ پلەی گەرما لە 10 پلەی سەدی زیاتر نەبێت ئەمە ئەکەین بۆی باڵندەکە ئۆتۆماتیکی مێشکی تێک نەچێت ئەم باڵندەیە بزانێ قۆناغەکان کەیە بزانێ وەرزەکان کەیە بزانێ ئەمە وەرزی توولەکە چکە کێشەی ئێمە لەوایە زۆر بەخێوکەریە بۆ لای مناڵی کاک سۆران وەڵڵی پلەی گەرما 36 باڵندەکانم توولەک ناکە مێم هەیە هێلکە ئەکا ئەمە پەیوەندی بەو ئۆتۆماتیکەی مێشکەوە هەیە بەو ئۆرگانیزەی مێشکەوەیە کە نات تێک چووە کە ئەم باڵندانەی لای ئێمە وایە لێ هاتووە لێیان تێک چووە کەی وەرزی بەهارە کەی وەرزی پاییزە کەی وەرزی هاوینە کەی زستانە و نازانێ قۆناغەکانی لێ تێک چووە ئەگەر بێت و ئێمە لە دوای قۆناغی توولەک وەکو بابسمان کرد ئەم سێشتە خواردن ڕووناچی پلەی گەرما وەکو چۆن لە دەرەوەیە و تۆزێک ینی زیاییکەین بۆی چکە ناکرێت تۆ لە دەرەوە لای ئێمە من بخۆم بە زەحمەتی ئەزانم لە دەرەوە ناقص 5 بێ و ناقص دەبێت تۆ باڵندەکانیشەوە بێ کە زۆر ئاساییە و شتێکی باشە بەڵام لای ئێمە تۆزێ زەحمەتە بەخێوکەر ئەلەم قۆناغا بگاتەوە قەناعەتە بەڵام هیچ نەبێ تا 10 پلەی سەدی زیاتر نەبێت و بۆ ئەوەی باڵندەکە مێشکی ئەعازی باتێ
بڵین پێی بڵێت تۆ لە قۆناغی پشوای ئەبێ پشوبەی. دوای ئەوە ئەم باڵندەیە کە خستە قۆناغی ئامادەکردنەوە واتە پلەی گەرما و بەرز کردەوە، خۆراک بڵێن پرۆتین و ڤیتامینات و کانزاکان و ترشەکانێ بۆ بەرز کردەوە، زائیدەن ڕووناچی و بەرز کردەوە، ینی بڵین کات ژمێرەکانە زیاکرد، لە ماوەی 2 هەفتە هەموو میەکان فول ئەبن، هەموو میەکان گەران دائەبەزێت، چکە مێشک پێی ئەڵێ تۆ ئێستا لە قۆناغی جوود بوونای. بەڵام ئێستا کێشەکە لە وایە بە خێوکەرەیە ئەڵێ 3 هەفتەیە یاخود مانگێکە تێرەکانم قسەتە لا یەک تا ئێستا مێکەی هێلکەی نەکردووە، نەمبینیوە نێرەکە بەسەریات سێت. ئەمە هەمووی کێشەیە، سەدەها کێشە هەیە کە ئێمە لەوانەیە نەتوانین بەلای بێ باسی کەین. ئەمە هۆکاری ئەوەیە کە باڵندەکان وکو پێویست بە قۆناغەکانی شانانە ناڕۆن لە لای خۆمان و بەداخێکی زۆرەوە دوکانار و کۆمەڵێ بە خێوکەری بازرگان بەس پەلەی ئەوانە باڵندەکانیان جوودکەن. کاتێک کە کۆمەڵە بە خێوکەری گەنج ئەبینێ فڵان بە خێوکەر تێرەکانی جوود کردو یا ئامادەیەکا بۆ جوودکردن، ئەویش ئەڵێ دیارە من ڕاستە و ئەویش تەرجیع ئەبێ بۆ ئەو ڕێگە ناڕاست و تەندروستەی کە وای کردووە. ئەمەنەی ئێمە کێشەمان هەیە لەگەڵ باڵندەکانمانە، ئەمەنەی داو دەرمان لە کوردستان بەکارهێنرێ ئەوەنە خواردن نایرێ بە باڵندەکانمان کە ئەمە وکوتم خوا بازاڕی بەیتەرەکان و دوکاناری تەیریاوە لە کوردستان. کاگئێرون نەجمەڵێ باسی خۆراکەکان بکەی لە خۆناغی پشوو. خۆراکانی قۆناغی پشوو زۆر ئاسانە کاگە ئیرۆن نەجمگیان، باسیشمان کردووە. یەکەم تێکەڵەیەکی باش کە بە درێژایی ساڵ ئەیەیتێ، کە مەوادی حافیزەی تیانە، کە مەوادی وشکەرەوەی تیانێ، کە مەوادێک نییە بڵێ مەوادی کیمیایی تیان نییە، تێکەڵەی کە بە درێژایی ساڵ تەندروستە و یادەوە باڵندەکان. ئەمە تێکەڵەی تۆوەکانە. زائیدەن جۆرێک لە سریلاک بە پێی جۆری باڵندەکە کە پرۆتینی کەمە، زائیدە نەتوانی هەفتەی 2 جاریش مڵتیڤیتامینی بیتێ و تەواو هیچ شتێکی کە پێویست ناکە بیتێ. ئیتر خۆراکەکان ئەمەیە. ئەگەر بە خێوکەرێکیش سریلاک نایە بە باڵندەکانی ئەتوانێ پشت بە سەوزە و میوە ببەستێت بە مەرجێک تا سەعات 12 نیوەڕۆ لای باڵندەکان بێنێتەوە بۆی لە دوای ئەوە تا شەو کە ئەنوێت هەزمی بکاو لە ناو ڕیخۆڵەکانە نەمێنێتەوە و تووشی کێشەی بکە. دیاری ئەحمەد ساماسۆنی ئازی دەستەکانت بابەتێکی زۆر بەسوودە. سپاس لە ئێوەش کاکە دیاری جان. من کاکە دیاریش یەکێکە لەو بەخێوکەری باڵندانەی کە لە ئەمریکا ئەژی و باڵندەی زۆر زۆرە و توانیوێتی بەشداری چەندەها پێشبڕکێی جیهانی بکە. من چاوی ماچەکەم و ڕێزسڵاوم هەیە بۆی هیوادارین کاکە دیاریش هەوڵ با لە لای خۆیەوە لەسەر بابەتی پشوو بابەتێ بڵاو بکاتەوە بە هەر شێوەیە بە مامە دیاریجان، لەبەرەوەی لە 9 بەخێوکەرانی باڵندە لە کوردستان ئەسڵەن باوەڕیان بە قۆناغی پشوو نییە. ئەمە کێشەیەکی گەورەیە کە وای کردووە زۆرترین کێشە ئەتوانم بڵێم لە هەموو جیانە بە عێراق و تەوان وەتەنی عەرەبیشی تایە لەم منتیقەی ئێمە هەیە. لەبەرەوەی ئێمە کێشەمانەوەی لە زۆربەی بەخێوکەرەکان چاو لە عەرەبەکەن کە قۆناغی پشوو هەر نازانن چییە. قۆناغی پشوو لە عەرەبەکان ئێستا تۆزێ لە دوای لە ساڵی 2009